کورد نجمەدینی غوڵامی زنجیرە کۆنسێرتێک ساز دەکات لە کورسات مەگەزینەوە پامێکی تایبەت با کورسات و بە کورسات مەگەزین بڵاوکاتەوە باس لە زنجیرە کۆنسێرتەکەیەکات و هەروەها نجمەدینی غوڵامی باس لە نوێترین کار و پرۆژە هونەریەکانی خۆشیەکات فەرموو ببینێتی. گەلی تێکۆشەری کورد ئەم کاتەتان باش بۆنەی نەورۆزەوە پڕ بەدڵ و پیرۆزباییدان ئاراستاکەم و هەروەها ئاراستەی بنەماڵەی شکۆبانە سەربەردەکان زیندانیە سیاسیەکان. دیارە نەورۆزی ئەم ساڵ زۆر تایبەتی بوو بەهۆی ئەوە کە بەڕاستی ئەو کارەساتەی ڕۆژاو بوو بایسەوە کە هەستینەتەوەی دیسان بگەڕێتەوە بۆ شەقامی کوردی هەموو گەلی کورد لە هەموو دنیا و لە کوردستان یەکگرتوو بن. دیارە نەورۆزەکانی ئەم ساڵی زۆر تایبەتی بوو هەم لە کوردستان و هەم لە دەرەوەی وڵات لە زۆربەی وڵاتانی دنیا نەورۆز پیرۆز کرا. منیش وەکو هونەرمەندێک کە هەموو ساڵ بەڕاستی لە بۆنەکانی نەورۆزە تایبەتی بەشداریەکەم ئەم ساڵ بڕیار وا بوو لە قەندیل بەشدار بم، بەڵام بەداخەوە بەهۆی ئەو شەڕە نەمتوانی بێمەوە بۆ کوردستان، بەڵام لە ئەوروپا بەردەوام خەریکی پیرۆزکردنی نەورۆزین. هەفتەی ڕابردوو 21 مانگی 3 لە زوریخ لە وڵاتی سوید نەورۆزێکی زۆر بە شکۆمان بەڕێوە برد. خەڵکی چوار پارچەی کوردستان بەشدار بوون و هەروەها 28 مانگ لە مانچەستەر، 4 مانگ لە لیدز نەورۆزی ئازادی بەڕێوە ئەبین. لە ڕاستیدا نەورۆز ئەم ساڵ زۆر تایبەتی بوو و هەروەها گەلی ئێمە زۆر بە شکۆیکی فراوانەوە لە هەموو دنیا و لە کوردستان بە شێوەیەکی زۆر جوان نەورۆزیان پیرۆز کرد. بەڵام بەداخەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەهۆیەوە هەلومەرجە لەبارە و نەیانتوانی نەورۆز پیرۆزکەن. هیوادارم بتوانین نەورۆزی ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان پیرۆزکەن، گەلی ئێمەش لەوێ بە ئامانجەڕەوەکانی خۆیان بگەن. جارێکی تر پیرۆزبایی نەورۆزتان پێژم، هیوای سەرکەوتن بۆ چوار پارچەی کوردستان و هەروەها هیوای یەکگرتووی و سەرکەوتن بۆ گەلی کوردە خوازم. سەرکەوتنی ئێمە لە یەکگرتندایە. بژی کورد، بژی کوردستان.